بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی تورکیاوە دەستگیرکردنی ئەکرەم ئیمامۆغلو و خۆپیشاندانەکان بەکوێ دەگەن لە تورکیا ئەوەی کە ڕوویداوە ئایا پرسێکی تەواو یاساییە و پەیوەندی بە دۆسی گەندەڵیەوە هەیە یان نا پرسێکە بۆ یەکلاکردنەوەی هەڵبژارنەکانی ئایندا و پرسی سەرۆکایەتی کۆماری تورکیا و پەیوەندیەکیان بە پرسی ئاشتیەوە هەیە ئایا کاریگەریان لەسەر پرسی ئاشتی دەبێت ئەم پرس و بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ کاک مەیسەم سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە ڕوانینی تۆ ئەوەی لە تورکیا ڕوودەدات چییە؟ سڵاو ڕێز کاک ڕانکۆ زۆر خۆشحاڵم جارێکی دیکە پێکەوە گفتوگۆمان هەیە. ئەوەی لە تورکیا ڕوودەداتن پێم وایە کە بەشێکی پەیوەندی بە ناوخۆی تورکیەوەیە بەشێکی پەیوەندی بە دەرەوەی تورکیەوەیە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و لەو ئاراستەیەدایە کە ئەردۆغان دەیهەوێت بۆ بۆشوونی من بۆ ئەوەی کە بێوێ پێش بە ئەوە بگرێت کە یەک خۆی لەسەر دەسەڵات بمێنێتەوە بۆ ئەوەی کە دەیهەوێت لە هەڵبژاردننی 2028دا دووبارە وەکو سەرۆک کۆماری تورکیا بربژێر بێت ببێتەوە سەرۆک کۆمار هاوکات بابەتێکی تریش ئەوەیە کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە قۆناغێکی نوێدایە لە دوای 7 ئۆکتۆبری 2023 و دەوڵەتی تورکیا لە سەرەتایم گۆڕانکاریانەوە هەستی بە مەترسی کردبوو هەستی بە گۆڕانکاریەکی گەورە کردبوو لە ناوچەکەدا ئەو بوو کە لە سەرەتاوە دەسەڵاتداران یان سیاسەتمەدارەکانی تورکیا دەیانوت کە باسییان لەوە دەکرد کە ئەم گۆڕانکاریانە دەیەوێت تورکیا بگرێتەوە بەڵام نیان دەزانی چۆن دەیەوێت تورکیا بگرێتەوە ئەکرێت لەو ئاراستەیەشدا بێت کە بیانەوێت پێش بە مەترسیگەلێک کە دەوڵەت هەستی پێدەکات کە ڕەنگە لە تورکیا گۆڕانکاری دروست بات بۆ نمونە یەکەمدانەکیان کووردە کە لە ڕێگەی پرۆسی ئاشتیوە خەریکن بیانەوێت پێش بە مەترسی کورد بگرن دوجاری ئێستا پەرژاونتە سەر ئۆپۆزیسیۆنی ناوخۆی تورکیا کە ئەکرەم ئیمامۆغلو یەکەم کەس بووە کە لەم ئاراستەیەدا بووە بە قوربانی بۆیە ئەتوانم بڵێم کە هەم بەشێکی ناوخۆیە و هەم بەشێکی دەرەکیشی هەیە گۆڕانکاریانە. کاک مەیسەم کەواتە ئەوەی کە ئیسرائیل دەیوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و هەندێک لە توێژەران زۆر جارە لەگەڵ بەڕێز شتا گفتوگوێن پرسەمان کردووە لە دوای ئێران دەیانوت سەرەی تورکیاش دێ ینی ئایا ئەمە ئەوەی لە تورکیا ڕوودەدات بەشێکی پەیوەندی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێەوە هەیە کە ئیسرائیل باسی دەکا و ئەمریکا سەرۆکاری دەکا؟ زۆر دروستە و خاڵێکی زۆر بەجێیە کاک ڕانکۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێ بە بۆشوونی من بە بوونی ئێستایی دوو دەوڵەتی ئێران و تورکیا ناتوانێت بچەسپێت و تا ئیسرائیل ناتوانێت بگا بە هەموو ئامانجەکانی خۆی بەو شێوازێک کە ئێستا ئێران و تورکیای بۆیە دەبێت کە ئەو دوو وڵاتەش ئەو دوو دەوڵەتەش تووشی گۆڕانکاری بنەڕەتی بن ئەوەی کە لە ئێستادا سەبارەت بە تورکیا هاتووەتە ئاراوە تەنانەت دەتوانێت کە دەستی ئێرانیش لە تورکیا بکاتەوە بۆ ئەوەی کە بیانەوێت تۆڵە بکەنەوە لە ئەردۆغان ئەوەی کە لە سووریا ڕوویداوە ئێرانیان خستە دەرەوە لە هاوکێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەتایبەت لە سووریە وی ئێرانیەکان لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆر ئاماژە بە ڕووداوەکانی 2016 دەکەن کودتاکە کە لە تورکیا ڕوویداوە ئێران پشتی ئەردۆغانی کرد و دەڵێن کە لە ئێستادا هاوشێوەی ئەم ڕووداوانە خەریکە لە تورکیا ڕوودەداتواتە دەیانەوێت کە بڵێن کە ئێمە ئاگاداری دۆخی ناوخۆی تورکیا هەین و ئەتوانن کە پێم وایە کە ئێرانیەکانیش دەیانەوێت کە یانە لەو ئاراستەیەدا کە بیانەوێت دەستی وەردان بکەن لە ناوخۆی تورکیادا هاوکات ئیسرائیلیش لە سەبارەت بە سووریا بە شێوەیەکی گشتی و ڕووداوەکانی دوای غەزە دەیهەوێت کە تا ئاستێکی زۆر تورکیا وەکو ئەم هەلهاوێشتنەی کە هەیەی کورد بکرێتەوە بۆیە قەیرانی ناوخۆیی لە تورکیا بۆ دەسەڵاتی ڕەجەب تایب ئەردۆغان پێم وایە کە دەتوانێت کە کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر پرۆژەکانی ئێران و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ئەوەی کە تا ئاستێک ئەگەر پاشەکشەی گشتیش نەکرێ بە تورکیا ڕاوەستانێک دروست بکرێ لە بەرەو پێشچوونی تورکیادا بەتایبەت لە سووریا بۆیە ئەگەرێکی کراوەیە کە ئێران و ئیسرائیل بیانەوێت تۆڵە بکەنەوە بەڕاستی لە ئەردۆغان. باشە کاک مەیسەم ئەوەی کە هەیە لە تورکیا بۆ ئەردوگان دەچێتە سەر وەکوەندێک دەڵێن یعنی بۆی دەچێتە سەر ئەکرەم ئیمامۆغلو لە سجن قایم بکە و گوێ لەو دەنگە ناڕازیانە نەگرێت کە لەسەر شەقامن بە سەدان هەزار کەسن.
چەند بابەت لێرەدا هەیە پێم وایە وەکو کورد ئەبێ زۆر بەوردی چاودێری بکەین. یەکەوەی کە پرسێکی ناوخۆیی تورکە، ئەمە تورکەکان بۆیە خەڵکی هاتووتە سەر شەقام. ئەردۆغان دەستی کراوە نییە لەو ئاراستەیەدا ئەگەر بیهەوێت بۆ نمونە ئەگەر هێزێکی کوردی وایە، بۆ نمونە ئەگەر دەم پارتی بواە لە بەرابەری جەهەپەدا لەبەرەوەی کە تورکە حزبێکی تورکیە خەڵکی جەماوەری تورکیای لە پشتە، ئەردۆغان تا ئاستێکیش پێم وایە کە بە هەستیاریوە لەگەڵ یا هەڵسو کەوتەکە. هاوکات ئەوەیە کە ئەردۆغان لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا نیشانی داوە کە نایهەوێ پاشەکشە بکات لەم دەستێوەردان گۆڕانکاری یان دەست بەسەرکردنی لایەنی ئۆپۆزیسیۆنی خۆی یان جەهەپە. هاوکات جەهەپەش نایهەوێ هیچ پاشەکشەیە بکات، هەر لایەنێکیان پاشەکشە بکات بە واتای ئەوەیە کە لایەنی بەرامبەریان بەهێزتر دەبێت. ئەوەیە کە جەهەپە لەسەر ئەوەی کە بڕوانامەی زانکۆی ئەکرەم ئیمامۆغڵو ئەوە کراوەتەوە دواتر، بەڵام ئەکرەم ئیمامۆغڵو کاندید کرا بە فەرمی بۆ پۆستی سەرۆک کۆماری، واتە جەهەپە ڕاوەستاوە لە بەرابەر ئەردۆغاندا دەیەوێت کە یان لە بەرابەری ئاک پارتیدا دەیەوێت کە بڵێ کە من پاشەکشە ناکەم. ئاک پارتی بە هەمان شێوە دەڵێ کە پاشەکشە ناکەم. بۆیە ئەم پاشەکشە نەکردنەی هەردوو لایەنەکە دەتوانێت کە بەرەوە ئاراستێ بڕۆ کە ئاڵنگاری و گۆڕانکاری زۆر زیاتر لە تورکیا دروست بکات و بەرەو پێشچوونی ئەم گۆڕانکاریانە دەتوانێت دەستی دەرەکیش بکاتەوە لە ناوخۆی تورکیادا. بۆیە ئەوەی کە تاکو ئێستا ڕوویداوە من پێم وایە کە دەتوانێت کە سەرەتایەک بێت بۆ ئەوەی کە تورکیا بەرەو ئەو ئاراستەیە بات کە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکیشدا بەڕاستی لەبەرەوەی کە دۆخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دۆخێک نییە کە ئێمە ینی وەکو جاران نییە. زۆر گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی ڕوو دەدەن و دەتوانێت کە زۆر گۆڕانکاری خێرا لە تورکیا ڕوو بدات بەڕاستی. باشە کاک مەیسەم، کورد چی بکە؟ کوردیانی لەم نێوەندەدا چی بکە؟ ئایا بێدەنگێڵ بژێرێ کات بەڕێ بکە، یان ئەوەی کە پشتیوانی لە ئەردوگان بکە، یان پشتیوانی لە جەهەپە بکە، یاخود نا هیچیان نەکە؟ پێم وایە کە کوردەکان زۆر باش جوڵاونەتەوە لەم یەک دوو ڕۆژەدا، بەتایبەت ئەوەی کە دوای ئەوەی کە شارەداری ئەنکارا مەنسووری یەواش بێڕێزی کرد بە ئاڵای کوردستان، کوردەکان پەیامی خۆیان گەیان بە جەهەپە، وتیان کە ئێمە لەم نێوانەدا ئەتوانین یاریکەرێکی باش بین، هێزێکی باشیشیان هەیە. ئەوە بوو کە جەهەپە سەرۆکی جەهەپە پەیامێکی گەیاند و وتی کە ئەو کارێکی باش نەبووە. هاوکات کورد لەم قۆناغی ئێستادا کە پرۆسەی ئاشتی لە تورکیا بەڕێوەیە هەستیارتر لەگەڵ یا هەڵسو کەوت دەکات، دەزانێت کە وەکو هەڵبژاردننی پێشوونی هەڵبژاردننی سەرۆک کۆماری کە بە فەرمی کورد ڕۆشتە بەرەی ئۆپۆزیسیۆنی ئەردۆغانەوە، بەڵام لە ئێستادا دەتوانێت کە یاری تێچوو قازانج بدات، بزانێت کە لە کام ئاراستەیەدا لە کام قۆناغدا دەتوانێت دەستکەوتی باشتری بۆی هەبێت لەو ئاراستەیەدا هەنگاو بنێ. پێمان نییە کە ئەوان بیر لەوە بکەنەوە کە لە ئێستادا بە فەرمی بەرەی خۆیان ڕوون بکەنەوە بڵێن کە یان لەگەڵ جەهەپەدان یان لەگەڵ ئاکپارتیدان، لەبەرەوەی کە هەم جەهەپە و هەم ئاکپارتی پێویستیان بە کورد هەیە. بۆیە کوردەکانیش پێم وایە کە بە وردی هەڵسو کەوتەکەن لەگەڵ بابەتەکەداوە پێویستیش ناکات کە لە ئێستادا کە هێشتا سەرەتای گۆڕانکاریەکانە خۆیان یەکلایی بکەنەوە لەگەڵ لایەنێکدا کە دەتوانێت کە بۆ نمونە ئەگەر لەگەڵ لایەنی ئەردۆغاندا بکەون ئەتوانێت کە لایەنی ئۆپۆزیسیۆن کە ئێستا لەسەر شەقامە زیاتر لە دژی کورد هان بدات و هاوکات ئەگەر لەگەڵ جەهەپەدا بکەون ئەردۆغان دەتوانێت کە تۆڵە بکاتەوە لە کورد لە کاتێکدا کە دەنگۆی ئەوانە هەیە کە ڕەنگە زیندانیانی سیاسی کورد بەتایبەت سەلاحەدین دیمیرتاش و چەند کەسایەتی دیکە لە زیندان ئازاد بکرێن، یان ئەوەی کە باز لە ئەوە دەکرێت کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمرالی ئەگەر بگوازرێتەوە بۆ زیندانی ماڵەوە یان تاکە کەسی لە ماڵەوە، ئەمانە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەرەوەی کە کورد چۆن هەڵسو کەوت بکات لەم قۆناغە هەستیارەی ئێستادا. کاک مەیسەم، ئەو ڕووداوانەی نێوخۆی تورکیا بە بڕوای تۆ کاریگەری لەسەر خێراترکردنی پرسی ئاشتی نابێ؟ یعنی لانی کام بۆ نمونە ئەردوگان حسابی ئەوە بکە، ینی بەرەیە کە بەرەی کووردە لانی کام سەرقاڵ بکە، لانی کام ئەها چۆنەڵی لێ کاتان نەچێتە دوو جەبهەی شەڕەوە، ئەم بەریان کۆتایی پێبێنێ و پرسی ئاشتی خێراتر بکە لەگەڵ کووردە. بزوێنەری پرۆسەی ئاشتی من پێم وایە کە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە لە سووریە، لە عێراق، لە ئیسرائیل ئەو وڵاتانە هەرچی زیاتر ئەو
گۆڕانکاری لە وڵاتانە زیاتر بکرێت پرۆسی ئاشتی لە تورکیا خێرایی زیاتری پێدەدرێت یان ئێمە بینیمان لە ماوەی کەمتر لە 3 مانگدا چەندی دار لەگەڵ بەڕێز ئۆجەلان کران چەندانە پەیام هاتە دەرەوە وێنە هاتە دەرەوە ئەمە دیاریدەری ئەوەیە کە ئەو گۆڕانکاریانەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەو پرۆسەیە هاوکات پێم وایە کە ئەوەش کە ئێستا ڕوودەدات لە تورکیادا بێگومان کاریگەری دەبێت لە نەک لەسەر پرۆسی ئاشتی لەسەر بەشەکانی دیکەی کوردستانیش بۆ نمونە لەسەر ڕۆژاوای کوردستان سەرقاڵکردن یان ئەوەی کە گرفتی گەورە دروستکردن بۆ دەسەڵاتی ئەردۆغان لە ناوخۆی تورکیا دەتوانێت کە لەسەر ڕۆژاوای کوردستان کاریگەری هەبێت ئەوەی کە وەستانێک دروست بکرێت یان ئەوەی کە کورد بتوانێت هەناسەیەک هەڵبکێشێت لە ڕۆژاوای کوردستانە بەهۆی ئەو قەیرانانەکە لە ناوخۆی تورکیادا هەیە و ڕۆژاوای کوردستان بتوانێت ئاسێک بەرەو پێشچوونگەلێکی هەبێت هاوکات بێگومان لەسەر باشووری کوردستان هەیەی و من پێم وایە تەنانەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هەیەی بۆیە ئاراستەکەی ئەم گۆڕانکاریە لە ناوخۆی تورکیا دەتوانێت هەموو بەشەکانی کوردستان بگرێتەوە بە شێواز و فۆرمی جیاواز لە ڕۆژاوای کوردستان بە جۆرێک لە باشووری کوردستان بە جۆرێک و هاوکات لە ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێکی ترکە بۆ نمونە لەم ماوەیەدا بۆ دەتوانێت پەیوەست بێت بە پرسی ناوچەگەلێکی وەکو ورمێ و ئەو شوێنانەوە کە قاڵ و دەنگۆی زۆری لێ هاتەبان بۆیە تورکیا بەپێی هەڵکەوتەی جوغرافیایەکەی بەپێی ئەوەی کە دەتوانم بڵێم کە هێزیەکە کە ڕاستەوخۆ 3 بەشی کوردستانی داگیر کردووە باکوور ڕۆژاوا و بەشێک لە باشووری کوردستانیش ئەمە هەر گۆڕانێک لە ناوخۆی تورکیا ڕووبدات بێگومان کاریگەری دەبێت لەسەر کوردستان بە شێوەیەکی گشتی باشە گۆڕانکارەکە بە چه ئاراستەیەک دەبێت کاک مەیسەمیانی ئەگەر ئەردوگان بگۆڕێ بە جەهەپە یان جەهەپە بگۆڕێ بە هێزێکی دیکە کاریگەریەکی هێندە ڕاستەوخۆی دەبێت لەسەر پرسی دەرەوەی تورکیا زۆر پرسیارێکی دروستەوەم پێم وایە کە کوردیش ئەبێت بەتایبەت تاکی کورد کە لەسەر ئەم بابەتانە قسە دەکات لایەنگیری لە قسەکانیان نەبێت من پێم وایە کە هیچ جیاوازێک لە نێوانیاندا نییە سەبارەت بە پرسی کورد ئەوەی کە ئێستا هەیە لایەنی جەهەپە لە لاوازیدایە بۆیە دەیەوێت کەڵک لە کورد وەربگرێت بۆ ئەوەی کە بتوانێت بڕاتە سەرەوە ببێ بەسەر و کۆماری تورکیا بابەتێک کە لە ئێمە لە سیاسەتی دەرەوەدا کە لە کاتی توێژینەوەدا بەکاری دێرین تئۆریەکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە سیاسەتی دەرەوەی وڵاتان دەوڵەتان بابەتگەلێکی هاتیە کە پێی دەڵێن کولتوری استراتێژی ئەم کولتوری استراتێژیە بە گۆڕینی دەسەڵاتداران گۆڕانی بەسەردا نایێت بۆ نمونە تورکیا من پێم وانییە کە چ ئەکرەم ئیمامۆغڵو بێت و چ ئەردوغان بێت و یان هەر کەسێکی دیکە بێت هاوڕان نین ئەوان لەسەر ئەوەی کە بۆ نمونە دەوڵەتێکی کوردی دروست بکرێت لەبەرەوەی کە بە مەترسی گەورەی دەزانن بۆ سەر دەوڵەتەکەی خۆیان هاوکات ئێمە بینیمان لە پرۆسی ئاشتیدا کە ئەم گۆڕانکاریانە ڕوویدەدا هەرچەند جەهەپە پاڵ پشتیگەلێکی هەبوو بەڵام هاوکات بەشێک لە سیاست مەداری جەهەپە زمانیان تند بوو هەرێکێک لەو کەسانە کە ئێستا زمانی توندە منسووریەواش لە جەهەپەیە واتە ئەمێ بڵم کە لە پرسە گەورە استراتێژیکەکاندا ئەوان هاوڕایەکیان پێکەوە هەیە بەتایبەت سەبارەت بە پرسی کورد کە ئەیان هەوێت کە نایان هەوێت کە بۆ نمونە گۆڕانێکی گەورە لە قازانجی کورد ڕوو بدات بۆیە ئەوەی کە ڕوو دەدات دەتوانێت کە ئەگەری کودتا بێت یان هەر بابەتێکی لەو چەشنە بێت یان ئەوەی کە کێشەی زیاتر بۆ دەوڵەت بۆ حکوومەتی ئەردۆغان دروست بکرێت کورد ئەتوانم ئاوا باسی لێ بکەم دەتوانێت کە هەناسە هەڵبکێشێت دەتوانێت لەو بۆشایە کە تێتە پێشەوە بەرەو پێشچوون گەلێکی هەبێت کە ڕەنگە لە سەقامگیری ناوخۆی تورکێدا نەتوانێت بەدەستی بێت بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان کە زۆر گرنگە کە ئێستا لە ژێر فشارێکی زۆری هەم تورکیا و هەم ئەو گروپانەی کە سەر بە تورکێدان بۆیە گۆڕان لە ئەنکارا واتە گۆڕان نەک بۆ شێوەی گشتی واتە وەستان هەناسە هەڵکێشانێک بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان بەتایبەت بەڕێز مەیسە مورادی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ